بینرانی بەڕێز خۆشەویستان ئەمەم کاتتان باش و ئومێد دەکەم هەمیشە باش بن. لاڵقەم جاری بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە داواکاری گشتی و ڕۆڵی داواکاری گشتی لە هەرێمی کوردستاندا. ئێمە لەم بەرنامەیە پرسین ئایا داواکاری گشتی دەستگایەکە بۆ بەدیهێنانی دادپەروەری و پاراستنی سوود و بەرژەوەندی گشتی یان بە پێچەوانەوە ئەم دەستگایە پاشکۆی دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستاندا و لە خزمەت بەرژەوەندی دەسەڵاتی سیاسیدایە. ئایا دەسەڵاتی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بە ئاراستەی ئیجابی و ئەرچی خۆی کاری کردووە؟ ئەگەر کردوەتی گرنگترین دەستکەوت و کارەکانی لەم بوارەیە چییە؟ و ئەگەر نەیکردووە چێ بەرپرسیارە لەوەی کە ڕۆڵی ڕاستەقینەی داواکاری گشتی لە بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵاتیە ئیفلیج کردووە. بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتەوە ژمارەیەک پرسی دیکەی پێویست بەمەوە میوانداری هەرێک لە بەڕێزان ئاوات عومەر پارێزەر و سامان سەردار پارێزەرمان کردووە. بەخێرهاتنی وڵاتانەکەم. بەخێر بێت. کاک ئاوات، یەکێک لەو خوێندنەوانەی کە بۆ داواکاری گشتیەک لە هەرێمی کوردستاندا ئەوەیە کە لە دوای ڕاپەڕینەوە داواکاری گشتی لە هەرێمی کوردستان وەکو پاشکۆی دەسەڵاتی جێبەجێکردن وەکو بەشێک لە ئەجەندای سیاسی ڕۆڵی بینیەوە و نەیتوانیوە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ببینێت لە بەدۆداچوونی ئەو کەیسانەی کە پەیوەندیان بە سامانی گشتی و مڵکی گشتی و بەرژەوەندی گشتیوەیە بە شێوەیەکی تر. تێگەشتی تۆ لەو بارەوە چییە؟ بۆی وەڵامیان پرسیارە بدەینەوە بە شێوەیەکی زۆر خێرا و داخڵی باسەکە بین. یعنی هینێکی تاریخی کورد لەسەر مەسەلەکە باسکەین. پێش معاهدەی وستیڤالا لە ئەوروپا، ینی پێش ساڵی 1648 دەوڵەتی مۆدرێن بە مانای ئێستا ئارانەوە ئەو دەوڵەتە مۆدرێنانی کە دروست بوون لە دوای ساڵی 1648 زاینیەوە دروست بوون کە ئەم دەوڵەتانە مەبدا ئەساسیەکەی بریتە لە فەسڵی سوڵتات، دەسەڵاتی یاسادانان، دەسەڵاتی حکوومەت تەنفیزی لەگەڵ دەسەڵاتی قەزا، دەسەڵاتی دادوەری. با زۆر نەچینە تەفاسیلی تاریخیەوە. عێراق با بڵین کوردستانی ئەمە کە بەشێک بووە لە دەوڵەتی عوسمانی. دەوڵەتی عوسمانی لە ئاخیری ژیانی خۆی یاسایەکی دانا لە بارەوە، بەڵام نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێ. لە عێراق کە عێراق دەوڵەتی عێراقی دروست بوو، دوای مەجموعەیەک یاسا دەرچوون هەر لە ساڵی 33ەوە. المهم تا ئەو یاسا نافزەیە کە ئێستا نافزە لە ساڵی 1970 ئەم یاسایە دەرچووە بە ناوی یاسای داواکاری گشتیەوە. هەرێمی کوردستان دوای ڕاپەڕین تەبعاً خۆ دەزانی باردۆخێکی سیاسی نوێ هاتەکایەوە. هەرێمی کوردستان کیانێکی خۆی دروست کرد، حکوومەتی خۆی دروست کرد و ئەوە ڕاگەیەنرا کە ئەم کیانێکی دیموکراتیە و ئەساسی دیموکراتیش مەبدەئی فەسڵی سوڵتاتە، جیاکردنەوەی دەسەڵاتەکان. جیاکردنەوەی دەسەڵاتەکان بە کورتی و بە کوردی بریتێ لەوەی کە دەسەڵاتەکان بە زۆرێک لە جۆرەکان ئیشی یەکتر نەکەن، هەرکەیان ئیشی خۆیان بکەن، دەسەڵاتی یاسادانان، دەسەڵاتی حکوومەت لەگەڵ دەسەڵاتی دادوەری. ئیشکالەکەی هەرێمی کوردستان لە چی بوو؟ ئەو یاسانی کە مابوونەوە پێشتر خۆ دەزانی نظامی حکوومەتی عێراقی نظامێکی شمولی و ئیشتراکی بۆ ئەفکارەکانی هەموو هینەکانی تەکەڵ کردبوو، ینی بڕای بە فەسڵی سوڵتات نەبوو، هەموو دەسەڵاتەکە تاگڕەوی بوو، هەم تەشریع و قەزا حکوومەت و هەمووی هەرێک جیهە بوو. ئیدعای عام دەکەوێت لەو مختصرە باش و گرنگە تێگەشتم. پرسیارەکەی من ئەوە بوو، داواکاری گشتی بەردەوام لە کوردستانە لەژێر ئەو ڕخنەیە کە بە ئەرچی خۆی هەڵنەستاوە و لە خزمەتی دەسەڵاتی سیاسیە بووە. وەڵامەت چی؟ داواکاری گشتی وەکو دەستگایەک پێویستە پێی یاسا ڕەفتار بکات، تۆ بێت بنیادی دەستگاکە سیر بکەیت، ئەو یاسایە سیر بکەیت کە کاری پێ کردووە، ئەنجا بتوانیت تەقییمەوە بکەیت ئایا هەساوە بە کاری خۆیان هەڵنەساوە. یاسای داواکاری گشتی پێشتر داواکاری گشتی وەکو دەستگایەک بەشێک بۆ لە وەزارەتی عەدل، کەواتە بەشێک بۆ لە دەسەڵاتی جێبەجێکردن و لە ئازاریش لە هەرێمی کوردستان هەر ئەوە ماوەتەوە. دەستگای داواکاری گشتی دەستگایەکە سەر بە وەزارەتی دادا، سەر بە دەسەڵاتی دادوەری نییە، سەر بە دەسەڵاتی جێبەجێکردن سەر بە حکوومەتە. یاساکانی تر لە عێراق لە کوردستانە تا ساڵی 2003 مادەیەکە بۆ لە قانونی ئوسوڵی محاکەمات مادە 136 هیچ کەسێک نەتوانراوە لە بچووکترین فەرمانبەری حکوومەت ڕادەستی دادگا بکرێت ئەگەر وەزیر ڕازی نەبوو بێ. هەتاوەکو ساڵی 2003 پەرلەمانی کوردستان هاتووە ئەم مادەیەی ڕاگرتووە کە ئەمە هەنگاوێکی تەشریعی گەورە بۆ معایقێکی گەورە بۆی داعیام چۆن بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت لە کاتێکا کە حکوومەت ئەو حەقی هەیە وەزیر ئەتوانێت کەس ڕازی نەبێت کەس ئیحالە بکرێت. بەڵام پێش ئێستا پێدوتین کە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتەکان لە یەکجا کراوەتەوە. بەڵێ قۆناغبەندیە، ناخر خۆ تۆ کاڵی هەرێمی کوردستان بە یەک ڕۆژ ناتوانێت قۆناغبەندی بۆ کرا، وەکو وتم مادەی 136 ئیلغا کراوە، تعدیل کرا لە هین لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان. من ئەوە باس بکەم لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان مادەی 77 هەیە کە باس دەسەڵاتی دادوەریەکە. ئەڵێ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان سربەخۆیە و لە ئەنجومەنی دادوەری و دادگای دەستوری و دادگای پێداچوونانی محکەمەی تەمیز، دەستەی سەرپەرشای دادوەری ئیشرافی قەزایی لە دەستەی داواکاری گشتی و دادگاکان بەگشت پلە و جۆرەکانی و پێکدێ و ڕێخستنی شێوە پێکاتوە ئەوانە بە یاسا ڕێک دەخرێت.
کەواتە بەپێی ئەم پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان ئەنجومەنی دەستگای داواکاری گشتی پێویستە سەر بە دەسەڵاتی دادوەری بێت یعنی لە دەسەڵاتی هینجا بکرێت. زۆر سپاس کاک ساماڵتە گەشتین تۆ بۆ ئەمە چییە؟ تا چەند داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بە شوێن ئەو کەیسانەوە بووە کە بەشێکن لە بەرژەوەندی گشتی بەشێکن لە مافی خەڵک و ڕێگری بکە لە دەسەڵاتەکانی دیکەی هەرێمی کوردستان کە تەجاوزی ئەم مافە گشتانی خەڵک نەکات و بیپارێزێ. بەڵێ سەردا کاک ئاوات باسی یاساکەی کرد کە ئەم یاسایە لە سەردەمی ڕژێمی بەحسادا ڕژراوە ڕژێمی باسی هەمومان نازانین ڕژێمێکی دیکتاتۆری بووە و ڕژێمێک بووە کە نەیویستووە بە هیچ شێوەیەک ئەم جیهازە کە جیهازی داواکاری گشتیە کاریگەری هەبێ و بگرە ویستوێتی جیهازێکی مردوو بێ. بەڵام کێشەکە لەوایە لە دوای ڕاپەڕینەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ئیدعای دیموکراتیەتەکە و یەکێ لە معالیمەکانی دیموکراتیەت فەسڵی سوڵتاتە کە دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانە و تەنفیزی کە حکوومەتە و دادوەری کە پێک دێت لە دوو بەشی سەرەکی محاکم لەگەڵ داواکاری گشتی ئەم سیانە لە یەکتری جیا بکاتەوە تا ئەم دەقەی ئێمە باسیەکەین نەکراوە بە شێوەیەکی با بڵین تەواو. تەنیا چەند ساڵێک لەو پێش ئەوە محاکم لەگەڵ داواکاری گشتی هەردووشی بێکەوە سەر بە وەزارەتی داد بووە لەژێر دەسەڵاتی تەنفیزیا بووە. دوای هەوڵێکی زۆر دەسەڵاتی دادوەری محاکمەکان گوازرانەوە بۆ سەر ئەنجومەنی دادوەری و جیاکرانەوە لە وەزارەتی داد. بەڵام لایەزال جیهازی داواکاری گشتی سەر بە وەزارەتی دادە. واتە بە قەناعەتی من دوو کێشەی سەرەکی هەیە. یەکیشان ئەو دەسەڵاتە سیاسیە کە حکومەکە و ئەو سیستەمە حکومڕانی کە حکمی پێیەکە. ئایا ئێوێ ئەم جیهازە جیهازێکی کاریگەری با بڵێ فعال بێ و دوای کێشەکانی خەڵکەوێ کەواتە من لە قسەکانی تۆ دوو خاڵ دەگەشتم. یەکەمەوەیە کە دەسەڵاتی دادوەری بە ئەرچی خۆی هەڵنەساوە، دووەم کارێکەشی دەسەڵاتی سیاسی و سیستەمی سیاسی لە کوردستانە. با بڵێن دەسەڵاتە سیاسیەکە تەواوە، بەڵام دەسەڵاتی دادوەری جیهازی داواکاری گشتی بەشێک نییە لە دەسەڵاتی دادوەری. جیهازی داواکاری گشتی خازعی دەسەڵاتی جێبەجێکردنە. واتە جیهازی داواکاری گشتی پێویستە لێپرسینەوە بکە لە هەموو ئەو حاڵەتانەی کە لەلایەن سوڵتەی تەنفیزیەوە با بڵین ڕوئەیە و ئەنجامەکەی بە هەدەردانی ماڵی گشتی لە کاتێکا کە لەژێر دەستێ. زۆر سپاس کاک ئاوات. پێشە مشتێ ئەمێ ئەوت لێ بپرسم تۆ لەو دان بەوەدا دەنێ کە دەسەڵاتی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی ئیفلیس کراوە و نەیتوانیوە دەرببینێ؟ بە پێچوانەوە دەسەڵاتی داواکاری گشتی تا ڕادێک چکە بە هەنگاو ئەم شتانە ئەکرێت. یەکەم من باسم کرد مادەی 136 لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2023 لابراوە. باش ئەمە گۆڕانکاریی گەورەیە ڕوویداوە. خاڵی دووەم یاسای دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ساڵی 2007 دەرچووە. ئەم یاسای هاتووە دادگاکانی جا کردوێتەوە دەسەڵاتی دادوەری سوڵتەی قەزایی جا کردوێتەوە لە دەسەڵاتی وەزارەتی عەدل لە دەسەڵاتی حکوومەت. ئەمەش هەنگاوێکی گەورەیە بەڕاستی. ماوەتەوە ئیدعای عام کە تا ئێستا هەر بۆ وەزارەتی عەدلەوە ئێستا پرۆژە یاسایەکی شەیە لە پەرلەمان کە ئەیانەوێ ئەمیش حتا وەزیری عەدل خۆی ڕایگەیان من لە زاری خۆی جۆم لێ بوو وتی من ئێمە ئەمانەوێ و ئەو پرۆژە یاسای ئێستا لە پەرلەمانە کە ئەم دەستگایە لێ بکرێتەوە بکرێنرێ بۆ ئەنجومەنی دادوەریەوە هەروەکو لە عێراق کراوە چونکە مادە 89 لە دەستوری عێراقی هاڵەچی تتكون السلطة القضائية الاتحادية من مجلس القضاء ومحكمة الاتحادية العليا ومحكمة التمييز الاتحادية وجهاز يعني كواتر جهاز داعي عامل بشكل السلطة القضائية في دستوري عراقي ما داشتانو لبروا أما هنجاي بوندرا بلام كاك سمال بما عليه ئەوەی کە کێشەیە لە وڵاتە و بەرپرسیارە لەوەی کە دەسەڵاتی دادوەری بێڕۆڵ و بێکاریگەر کردووە دەسەڵاتی سیاسیە و سیستەمی سیاسی حکومڕانی لە کوردستانە لەبەرەوەی کە بەردەوام ئەم دەسەڵاتی کردووە بە بەشێک یا بە پاشکۆی دەسەڵاتی جێبەجێکردن. ئەخۆ ئەم نەیکردووە ئەم کە هاتوۆتە سەر خۆی وابووە بەم شێوەیە چاکی ئەوە تا بەرنامەی بۆداناوە ئەوە یاسای گۆڕاوە ئەم یاسایە لە گۆڕانایە یعنی خطواتەکان دەستی پێ کردووە چۆتە ینی خطوات نراوە بۆ سەر ڕێگای ڕاست و ئێمە پێویستە پارێزەران ئەندامانی کۆمەلگای مەدەنی هەموو خەڵکی پشتیوانی لەم هینە بکەین لەسەر ئەم خطوانەی کە لەسەر ڕێگای ڕاستە بۆ ئەوەی بگەینە ئامانج. زۆر سپاس کاک ساماڵتا چەند کاری بۆ ئەمە کردووە. من پێم وایە هەوڵەکە ئەگەر هەش بێ هەوڵێکی ئێجگار لەسەر خۆیە بۆ نمونە لە ساڵی 2007 تا پاشکۆی یاسای داواکاری گشتی ژمارە 159 ساڵی 1970 دەرچووە. لەم پاشکۆیەیە هەڵنەساوە گۆڕینێکی با بڵێن جەزری گۆڕینێکی سەرتاسەری بکە لەم یاسایە تەنیا دووشتی گۆڕیوە لەم یەکیشانەوەیە کە پلەی داواکاری گشتی بگۆڕێ بە پلەی دادوەر
کە ئەمە من بە قەناعەتی شخصی خۆم ئەمە مخالفی قانونە چکە ناکرێت لە محکمەیەکە دوو حاکم هەبێ دوو داواکاری گشتی کاتێک دانرێ لە پۆستەکەیە دوای سوێند خواردن وەزیری داد بڕیارەیە لەکوێ دەوام بکە و کاتێ وەزیری داد کە عزووی مەجلیسی تەنفیزیە با بڵێن وەزیرە لە ئەنجومەنی وەزیران کاتێ ئەو بڕیارەیە کە ئەم داواکاری گشتیە لەکوێ دەوام بکە و نقلی بەدەست ئەمەوە ڕاتبی بەدەست ئەمەوە ئەم جۆرەشتانە وا ئەکا ئەم جیهازێک بێ نەتوانێت کە ڕۆڵ و کاریگەری خۆی ببینێت لایەنێکی تریشی ئەگەڕێتەوە بۆ خودی یاساکە زۆر سپاس بەسم ئەوەیەکە تەواو بکەم بۆ نمونە معهدی قەزای دانراوە ئێستا هەر کەسێک بێ بە داواکاری گشتی پێویستە لە معهدە بخوێنێ و شڵوتی هەبێ و ئەم وەزبەی کە وەرگیراوە هەموو کەس شایدی بۆ ئەیە کە لەسەر ئەساسی کەفا ئەو لەسەر ئەساسی ئەوانە وەرگیراون ئەمە شنگاوێکە بەهینی ئەوە چکە تۆ بتێ ئەگەر جیهازێک دروستکەی پێویستە پێشتر عنصرە بەشەرەکانی بەقووەتکەی کە ئەمە خطوەیەکی باشە کەواتە ئەمە ئەماگێتەوە ئەنجامەی کە خطوات نراوە و حینەکە لەسەر ڕێگایەکی ڕاستەوە پێویستە ئێمە پشتیوانی لە ئەوات ئەمە پرسیارێکت لێ بکەم لەمەوەی ڕابردووە ئێمە بینیمان کە داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بەڵام ئەمە پرسیارێکی خۆمت لێ بکەم بە کتابێک کە ژمارەکەی 5-11 داوای ئەوەکە کە سیمبولە ئاینی و نەتەوەیەکان بپارێزێ و کە سوکاتی پێ نەکرێ و هەر کەسێک ئەم کارانەی کرد ڕێکاری یاسایی بەرامبەر بگیرێتە بەر دوای ئەوەی ئەم بۆچوونەکەوتە بەر بەڕێز داواکاری گشتی سەرۆکی داواکاری گشتی سازگار عیناجی ئەم ڕوونکردنەوەیەوە لە دەقی ڕوونکردنەوەکەی ئەڵێ باسی سیمبولی نەتەوایەتی دەکەین ئەمە ڕوون دەکەینەوە شەهیدانی ڕزگاری خوازی کوردستان و پێشمەرگەی کوردستان و سەرکردە کوردەکانیشمان دەگرێتەوە سەرکردەی کوردی بۆ لە هەموو دنیاە ئەبێ خاڵسە بۆ دەسڵاتی چاودێریکردن و ڕخنەکەتن بۆ بەشێک بێ لە پیرۆزی پێش هەموو شتێک ئەمە مەبدەئەکەی لە کوردستانە مەش پێکەین لا جەریمەتەوە لا عقوبەتە ئیلا بالنەص ئەگەر نەسێک نەبێ واقعەیەکی کردبێ بە تاوان داواکاری گشتی ناتوانێت بیکا بە تاوان داواکاری گشتی ئەرکی ئەوەیە تحریکی شەکواکە بکە ئەگەر تاوان نەبێ بۆ نمونە من هیچ دقێک نبینیم لە قانونی سزادانی عراقی یا لە پەرلەمانی کوردستان یاسایەک دەرچوو بێ مەسلەی سەرکردە و ئەو شتانەی قەدەغ کردبێ بە تاوان لەبەرەوە ئەگەر داوای وا تحریکیش بکرێ ادعای عام خۆشی ێزان ئەگەر داوایشی وا تحریب بکات ئەبێ ئەو داوای دابخرێن نتیجەکەی ئەوەیە ڕبزی شەکواکە کرێت چکە واقعەیەک هینێک نییە نەسێک نییە انطباقی بەسەر ئەم واقع ئەمە یەک بەنسبەت هینی دینەکەەوە طبعا ئەو پرۆژه یاسایی هینەکەش زۆر مناقەشەکراوانە خۆ دەیزانی لە قانونی عقوباتی عراقی هەندێک مادە هەیە باسی ئەوەکە ئەگەر کەسێک مادە 372 هینی عقوبە ئەوە دینی بکات و شعوری دینی خەڵک برینار بکات و ئیهانە بکات بە تائیفەیەکی دینی و مادە 372 ئەو مادانە ئەمە لێرە هەیە ئەگەر مەبەست لەوە ئەوە بێ بۆ هینی ئەو مادانەش هەندێک عیلاقیان هەیە بە حەقی عامەوە ئەگەر مەبەست لی ئەوە بێ لەوانەیە ئەوە ئیدعای عام عیب نەبێ بەنسبەت ئەوە ئەگەر بەڵام پرسیارەکەی من ئەمەیە کاکەوات ئایا ئەو کتابە و دانانی سەرکردەکان و کۆمەڵێک شتی دیکەینەتەوەی بە نەسی قانون نەیکردووە یعنی بەڵام هەمایەک نییە بۆی کە داواکاری گشتی بەشەکە لە دەسڵاتی جێبەجێکردن لەو ئیجتیهادێک لەوانەیە کەسێک ببوورە یعنی یەک شتێ ئەمە ئیجتیهادە لەوانەیە ئەو بەڕێزە ئیجتیهادی وابێ بەڵام خۆ ئیجتیهادی ئەو کەسە نابێ بە قانون ئەوەیە کە نەسێک هەبێ ئەمەی کردبێ بە تاوان ئەگەر ئەمە بچێتە بەردەمی دادگاش کە لە دادگا نەسێک نەبێ قەدەغی کردبێ ئەمە ناکرێت داخرێ لەبەرەوە بەڵام ئایا من لە من بپرسی ئایا ئەمە ئەولەویەتە بەڕێی من شتی تر هەیە لەو گرنگترە یعنی بەڵام داواکاری گشتی من ئەمێ هەنێشت باسکەم هەنێ کاری کردو بۆ نمونە باڵێ من بە زۆری لەوانی سلێمانی ینی ئاگادارم داوا کراوە لەسەر گەورەترین دەسەڵات لە سلێمانی داوای جەزایی تحریک کراوە ئیدعای عام کردوێتی من نامێ ناوی کەس بڵم بۆی نەبێ بە تەشیر یعنی گەورەترین پلە لە وەزیریش گەورەتر ئێتر وازەحە لەسەر ئەوانە کراوە لەسەر ئەندامی پەرلەمان کراوە لەسەر ئینەکەی تەختەق کرا لەسەر نازانم چێ و ئەوە پارەکەت گەڕایەوە ئەمە تقریبا پارەیەکی زۆر بوو چەند ملیۆن دلارێک بوو 7 ملیۆن بوو ئیدعای عام داوای زۆر کردووە یعنی ڕۆلی زۆر بینیوە و چۆتە زۆر شتەوە و بەڵام ئەگەر تۆ بڵێ تەنها ئیدعای عام ئەبێ ئەمی شە بکە ناتوانێت لەبەر یەکشت لەبەر ئەوەی ئیدعای عام پێویستی بە هاوکاری و مساعدە و تەخەسوسەیە تۆ پێویستە بۆی مکافحەی فەساد بکەی بۆی مافی گشتی پارێزی پێویستە دەستگای چاودێری دارایی هەبێت پێویستە دەستگای مکافحەی نەزاهەت هەبێت چونکە ئەمانە تۆ ئێستا کە ئیدعای عام ئەو کەسە پسپۆڕە نیە بزانێ لە ئوسوڵی هەموو حسابات بزانێ ئوسوڵی وردەکاری ئەو شتانە بزانێ ئەمە پێویستی بەم دەستگا متەخەسیسانە شێت زۆر سپاس دەکەم بنین ئەنجا ئێمە بین
بە ئیدعای عام بڵین ئەوە تا کاکە ئێمە ئەو دوو دەستگای تریشمان بۆ دانای تەخەسوس ئەوانە زانیاریان کۆ کردەوە معلوماتیان کۆ کردەوە لەسەر هەموو جانبەکان ئێمە هەرچەند یاسا هەیە بەنسبەت چاودێری داراییەوە بەنسبەت 2008 بزانام یاسا هەیە بەڵام تا ئێستا ئیشکالەکەی دانا زۆر سپاس کاک ساماڵ تێگەشتی تۆ بۆ ئەو داواکاری ئەو کتابی داواکاری گشتی چیە پێت وایە ئەمە ئەومان پێڵەکە داواکاری گشتی لە هەرێمی کوردستان خەرێکی کارێکە کە کاری ئەو نیە و لە باتەوەی دیفاع لە حەقی ئەم کە دیفاع لە حەقیکی ترەکە بە قەناعەتی منەوە یەکێکە لەو دەرەنجامانەی کە ئەم جیهازە ئەم دەستگایە پاشکۆی وەزارەتی دادە و پاشکۆی دەسەڵاتی تەنفیزیە و ئەمە ئازانین کە لە هاوتای ئەم کتابە پرۆژەیەکە بوو بۆ پاراستنی پیرۆزیە ئاینەکان و سیمبولەنەتەوەیەکان و ئەمە ڕێخۆشکردنێک بوو با بڵێنکردنەوەی مەجالێک بوو بۆ ئەوەی کە ئەمە بچەسپێنرێەوە بە قەناعەتی من ئەوەندەی مەبەستیش لە پاراستنی سەرکردەکان بوو مەبەست لە پاراستنی پیرۆزی ئاینەکان نەبوو چکە هەمومان نەزانین لە کۆمەلگای ئێمە کۆمەلگایە کە لە 95 مسلمانە و ئەو کەسانی کە هەتا ئەگەر دژە دینبی لەم کۆمەلگای ئێمە جێر نابێتەوە ئەو خەڵکانی کە سوکایەتی بەدینەکەن نەک پێویست بەوە ناکە کە دادگا ملاحقی قانونیان بکە بە پێی قانون بپارێزرێ ئەم دینە ئەسڵەن لە کۆمەلگاکە جیان نابێتەوە لەبەر ئێمە کۆمەلگایەکین مسلمانین و بەشێکی زۆری ئەم کۆمەلگایە لەوانەیە با بڵێن متەشەدید بێ لە ڕێیەکانە لە ڕووی دینیەوە یعنی بە قەناعەتی من ئەو گشتاندنەوە لە بەرامبەریشی یاساکە بۆ ئەوە بوو کە ئەو ناوی سەرکردەکان بە یاسایەک کارێک دروست بکرێت کە ڕۆژنامە نووسان سەحەفیەکان با بڵێن کەناڵەکانی ڕاگەیاندن خەڵکانی کۆمەلگای مەدەنی نەتوانن بە جۆرێک لە جۆرەکان قسە لەسەر سەرکردەکان بکەن لەبەرەوەش دائیمەن خۆی یاسا بۆ ئەو لایەنە ڕێگە خرێکە لایەنێکی لاوازە کەواتە داواکاری گشتی ویستی بە سەحی ئازادی دەستکاتەوە کە لە کاتێکە یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی ئەرکەکانی داواکاری گشتی چەسپاندنی دیموکراتێتە و سەرکردە هیچ پیرۆزیێکی نییە بەو شێوەیە کە نەتوانی هیچ شتێکی بەرامبەر بڵێ لەبەرەوەی عەفوم کە تخوا من تەواوی کەم ئەگەر یارمەتیم بی سەرکردە لە هەموو وڵاتانە خازع بۆ هەموو لێپرسینەوەی و قسە لەسەر لێپرسینەوە نییە قسە لەسەر چییە؟ قسە لەسەر یەکەم جارێ ئێمە ناتوانین لە جزئیاتێکی بەسیتەوە حکم بین نانی تۆ لەسەر یەک تعمیمێک ئەمە لەوانەیە ئیجتیهادی کەسێک بێ ئیجتیهادی ئەو بەڕێزەیەکە کردوێتی ناتوانین تۆ بێک واقعەیەکی جزئی بێنی حکم بی بڵێ مادام ئەم شتە هەیە ئیتر ئەمە ئیدعای عام پاشکۆی دەسەڵاتی سیاسی و ئیدعای عام ئیفلیجە و ئەمە ناتوانێت بەڕاستی ئەمە حاڵەتێکی جزئیە دووەم ئەم حاڵەتە ئەگەر وەکو باسم کرد بەنسبە سەرکردەکان جزئیە مەبەستت لە چیە؟ یعنی حاڵەتێکی بچکۆلەیە لە چاو ئەو باشە ئەی تۆ بۆ باسی ئەوە ناکە ئیدعای عام چەند داوای تەحریک کردووە لە دژی بۆ نمونە لە سلێمانی لە گەورەترین دەسەڵاتەوە کردوێتی بۆ باسی ئەوە ناکەی کە چەندین داوا کراوە لە بینەکانی حەڤەی شوبات چێ تەحریکی داواکانی کرد عەفوم کە با منەوە لە وەڵام بدەمەوە بۆ بە نمونەیەکی بچووکەوە وەستیتەوە و يعني تۆ ناتوانێت نمونەیەکی بە پێوەرێک بۆ ئەوە بە قەناعەتی من ئیجتیهادی شەخسی نییە بە قەناعەتی من ئەوە بەرنامەی دەسەڵاتە سیاسیەکەیە لە ڕێی ئەم جیهازەوە ویستی جێبەجێ بکە و سەبارەت بەو خاڵانەی کاک ئاوات باسی کرد سەبارەت بە داواکاری گشتی لە شاری سلێمانی ئەمە بەڕاستی من تەقدیر یەکەم و من وەکو پارێزەرێک ئاگادارم کە بۆ نمونە مەحەطەی کارەبای تەختەق 7 ملیۆن دلار گەڕێنرایەوە بۆ خەزێنەی دەوڵەت و بەڵام دوجار شەکواکەش داخرا كاك شكوى داخل شيء دعاية عام نية برا عفونك انا عفونك دعاية عام تميزي كده نعلم عفونك نعلم خلالي دعاية عامة عفونك نعلم خلالي دعاية عامة دعاية عام كدعواك تحريك شو دعواك هو يتدعوا لزمي محكمة بالريارة عفونك تونات واني الشيء لو كسبتها من نموتوا عفونك من نموتوا دعاية عام واي كردو ده بخري بله من ببستم لا دەسەڵاتە سیاسیەکەی خۆ جێبەجێ کردویاننا کردوێتی لا بەس عەفونکە ئەوە بەنسبەت ئەو حاڵەتانی کە لە سلێمانی ڕوویاوە ئەوەش لەم چەند ساڵی ئەخیرا بووە لەم 1-2 ساڵی ئەخیرا چەند حاڵەتێک ڕوویاوە ئەمە سەبەبێکە ساڵ نییە باوکو 22 ساڵ 21 ساڵە چەند ساڵێکی چەند ساڵە لە 2 ساڵە 21 ساڵ بۆ 2 ساڵ حەدێکی ئەوە زۆر نییە بە قەناعەتی من و ئەم 2-3 ساڵە کە ئەم هەوڵانە دراوە بە قەناعەتی من ئەوە جوهدی با بڵێن جودێکە جێی تەقدیرە وەی کۆمەڵە خەڵکانێکە نامێ ناوی کەس بڵێم کە ماندوو ئەبن و تحدای زۆرەکرێن و زۆر جار بینیمان نەتیجەی ئەو هەوڵانە کە دراوە کاگاوات باسی کرد کە لەسەر بەرزترین دەسەڵات شەکوای تحریک کرد لەسەر حساسترین مۆزوع شەکوای تحریک ئەنجامەکەی ئەمانە ئومێدێکی گەورەنین بە ئیدعای عام لە کوردستانە بۆچی تۆ پێوەرێکی دیاریکراو کە کتابێک دەرچووە
بندێکی تیا ئەمە پێ دوایە ئیدعای ئەم کار لەسەر تەسەکردنەوەی مەساحی ئازادیەکە بەڵام ئەوە بە خاڵێکی گرنگ و گەورەوە ناگری بەڵام ئەمە پێ وایە دیعای ئەم باشکۆی دەسڵاتی جێبەجێکردن یا لە خزمەتی ئەمە بۆ دڕونکەمەوە نەتیجەی ئەو ئەنجامی ئەو کارانە کە کاگاوات باسی کرد ئەوە بوو کە سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی لە سلێمانی بە بڕیارێکی وەزارەت لابرا و دواتر وەستێنرا بەڵام ئەو حاڵەتی کە جەناب کاکە دقیقنی ئەزای زۆر دقیقنی سەرۆکی فەرمانگەی داواکار یعنی شەشەیەک هەبوو یعنی شەشەیەکی فەقیهی بوو لە بینی وەزیری عەدل و ڕئیسی داعای عام هی سلێمانی سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی ئەمە دەستەیەک دروست کرا بەناوی دەستەی مافی گشتی دەستەی داواکاری گشتی ئەم برات بە ڕێزانەی وەزارەتی عەدل ئەیانوت خۆی ئیدعای عام خۆی داواکاری گشتی پێویست ناکە ئەم دەستەیە دروست نا عفوم کە مەبەستەکە ئەوە نەبوو لەبەر ئەوەی کە دەستەی داوای گشتی بوو نەک دەستەی داواکاری گشتی عفوم کە ڕاستەکە ئەمە بوو وەزیر بڕیاریدا دەستەکەی ئیلغاکاتەوە بەڵێ وایە کە دەستەکەی ئیلغا بۆ سەرۆکی حکوومەت بڕیارێکی دەرکرد بڕیارەکەی وەزیری ئیلغا کردەوە وەزیری عەدل هەڵسا قەزیەکەی عەرزی مەجلیسی شورا کرد وتی کاکە من بڕیارم دەرکردووە و دکتۆر بەرهەم کە ڕئیسی وزەرایە ئیلغای هینەکەی کردوێتەوە ئیلغای قرارەکەی منی کردوێتەوە مەجلیسی شورا تەئیدی قرارەکەی وەزیری عەدلی کرد وتی لەبەرەوەی بە قانونی وەزیری عەدل ئەمە دەسەڵاتی وەزیرە وەزیر ئەتوانێت ئەمە بکە لەبەرەوە ئەمە بەم شێوەیە بووە لەوانەیە ئەمە نەک ئەوەی کە ئەمە عیلاقەی هەبێت لەبەر ئەوەی کە ئەم داوای تەحریک کردووە لەبەر ئەوەی وا لە سەبەر ئەم شتانە نەبوو بە عفوم کە با من یەک پرسیار تۆ ئەمە تەحلیلی خۆت بەڵێ تەحلیلی خۆمە بەڵێ تەسەوڕەکە لەجێ خۆیەتی لەبەر بەس تەسەوڕ بەڵگەی ئەبێ هەبێت تەسەوڕەکە لەجێ خۆیە من لەوانەیە بەڵگەش تەسەوڕەکە لەجێ خۆیە لەبەر ئەوەی لە دوای جوڵاندنی ئەم حاڵەتانە یەکسەر ئەوەی بەدووە هەوە دوای عفوم کە بەڵێ تۆ ناڵی ئەوەیە باشە ئەی بۆ وەزیری عەدل ئێستا وەزیری عەدلی ئێستا ئیعلانی کرد دەڵێ ئێمە پرۆژه یاساکە تەئید دەکەین کە هێن دەسەڵات دعای عام فصل بکەین لە وەزارەتی عەدل و بکەین بە دەسەڵاتی دادوەریەوە تا ئێستا ئەو پرۆژە نەخراوەتە بەرنامەی کاریشەوە لە پەرلەمان عفوم کە ئەو تا ئێستا نەچووتە بەرنامەی کاری ئەگەر وا بێ یارمەتیەکەم بە یارمەتیم بەی باسی ئەوەمان کرد کە خۆی داواکاری گشتیە بۆچی دەستەیەکی بە ناوی داوای گشتیەوە داواکارێکی گشتی یارمەتی ئەزای تۆ کاکە لە قانونە خلاف دروست دەبێت ئیجتیهاد دروست دەبێت لەوانەیە من تەئید ڕێیەکەی سلێمانی بڵێ با دەستەی داواکاری گشتی هەبێ بەڵام یاسایەکی تر ئەڵێ نەخێر نایەوێ ئەنجا ئەم ڕەئیە ڕاستە یا ڕاست نییە خۆ دەزانی ئەوەی باشە بڵێ مەغزاکەی لە چیەوە هاتووە با تەحلیلێکی بکەین ئەم دەستەیە کاتێ تۆ ئەمە هەمومان نەزانین لە بۆ نمونە لە قەزایەکە 4 محکەمەی تایە ئەو 4 محکەمەیەک حاکمیەک داواکاری گشتی هەیە لەوانەیە لە ڕۆژێکە محکەمەکان محکەمەی تحقیقە محکەمەی جونحە محکەمەی ئەحوالی شخصیە محکەمەی بدایە ئەم داواکە ئەم 4 محکەمەیە لەوانەیە لە ڕۆژێکە بۆ نمونە نزیکەی 200 قرار دەرکە ئەم داواکاری گشتیە لەکوێ ئیپەرژێتە سەرەوەی کە بزانێ لە فلانە فەرمانگە فلانە مەبلەغ بە هەدەردرا فلانە کارکرادژی بەژەوەندی گشتی بوو پێویست بوو بەوەی ئەفم کە یارمەتیەکەم بێ پێویست بوو بەوەی کە ئەو دەستەیە دروست بکرێ مبرر ئەڵێ ئەمە وایە بەڵام بۆ چونی کتری شێ بالمقابلیەوە ئەگەر ئێمە بمانەوێت داواکاری گشتی ببێتە دەستگایەکی کاریگەر و بە دوای ئەگەر ئێمە بسەری ئەو لایەنە بکەین داواکاری گشتی لە داوا جەزاییەکانە ڕۆژانە لە دادگاکانە لە داواکانی دادگای تاوانەکان و دادگای کەتن و عفو لە تەمیزکردنەوەی قەراراتی مەحکەمە لەوانەیە پرسیارێک یەکێک لەو نوقتانەی کەوا ئەکات داواکاری گشتی وەکو بەشێک لە دەسەڵاتی جێبەجێکردن و بە بەرژەوەندی دەسەڵاتی سیاسی لە کوردستان واوێ نابکرێت ئەوەیە کە بە دۆداچوون بە کۆمەڵە کەیسنەکە با نمونەت ببێ کەیسی بێسەروشۆنەکانی شەڕی ناوخۆ یەکێکە لە کەیسە هەرە هەستیار و کاریگەرەکان کە تا ئێستاش ژمارەی زۆر لە خێزانی ئەم کۆمەڵگایی کوردی پێی مبتەلایە داواکاری گشتی قسەی لەسەر ئەمە نییە ڕاست یەکەم هەموو کەیسێک پێویستی بە محەدیدات هەیە کە تۆ ئەڵێی فڵان کەس بێسەر و شوێنە ئەبێ ئەمە زانیاری و لەبەردەمی یەکەم جارە پێویستە واقعبین بین کۆمەڵگای ئەمە بە شەڕی ناوخۆ تێپەڕیوە شەڕی ناوخۆ لە وڵاتانی کە دروست بووە ئێستا لە کۆریا چەند ساڵ شەڕ بوو تا ئێستا کۆریا بەرامبەر یەکتر وەستاوە ئێمە لە دەوڵاتێکانی یەکێتی نیشتیمانی تا ئێستا مەبەسم لە یەکێتی نیشتیمانی تەواومان نییە هێشتا کۆمەڵگاکە ئەمە واقعەکەیەتی دوو دەستەی داواکاری گشتی پێویستە زانیاری وردی هەبێ ئەو کەسە لە چێ کوشتوێتی شوکە ناتوانێت ئەو داوایەکە بڵێ وڵات فلان کەس ینی شوێن بە عمومیات قسە بکە ئەم زانیاری وردانە ئەگەر لە بەردەستی داواکاری گشتیا بێ و بە بەڵگەی ئەوەی یەکێک هات بۆ سلێمانی وتی کاکە من لە شەڕی ناوخۆی شاخ یەکەتی و پارتی کۆن نەکی ئێستا وتی لە فلان شاخ برایی من فلان کەس کوشتوێتی داواکە کرا تحریک کرا و لە ئیجراءاتەوە دوای بەر قانونی عەفوی عام کەوت سڵحیان کرد
یعنی ئەگەر ناوی شخص بەری من بۆ نمونە کە سوکارەکەی بڵێ فلانی کوڕی فلان بەڵام تۆڵی ئەمە لە شەڕی ناوخۆ کوژراوە باشە بەشەر چێ بکەین لەسەر چێ داوا بکەین کەواتە پێویستمان بەم زانیاری کەواتە کێشەکە لەوەیە کە دای ئەم زانیاری پێویست لە بەردەستانە زۆر سپاس دێمە وڵات ناوبرێکمان هەیە خۆشەویستانم بینێری پرۆگرامەکەمان بن دوای ئەم ناوبڕا زۆر سپاس.